لۆگۆیەک یەکێتی و لەسەر سنگتدانا. بەڵێ ئەکید بێگومان ئەوە جێگای سەرسنگمانە لۆگۆی شەرەفە. پێم بڵێ چۆنە ئەمڕۆ بڕیارەتداوە بەجلی کوردی و بە ئاڵای کوردستانەوە لە شاری کەرکووک بەشداری لە پرۆسەی دەنگدان؟ بەڵێ بێگومان سەرەتا بە خێراتنتانەکەم ئەکید ئەم ڕۆژە ڕۆژی کووردە ئەبێ پێویستە هەر تاکێک خاوەن شەرەف هەر کوردێکی بە شەرەف لە شاری کەرکووک دەرەوەی کەرکووک پێویستە بەشدار بێ لەم دەنگدانە. ئەمە دەنگدانە بۆ پەرلەمان هی کوردستان نیە بۆ عێراق. پێویستە لە هەر تاکێکی کورد بە شەرەفی شاری کەرکووک و دەرەوەی کەرکووک و هەموو شارەکانی کوردستان لە شنگال تاک و هەولێر پێویستە هەمووی بەشداری ئەم دەنگدانە بکات بەڕاستی. باشە دەنگدان لە شاری کەرکووک پێیوەستە بە ویژدانەوە؟ ئەکید هەمووی ئەکید بە شەرەف بە ویژدان بە خوێن و بەدڵ ئەکید. باشەکەواتە پەیامە چییە بۆ کەسانی بڕیاریان داوە لە کەرکووکە ئەو کوردانەی کە بەڵێن بەشداری دەنگدان بەداخەوە میوادارم دەستە سەر ویژدانی خۆیاندا بنێن و بزانن و ئەم ڕۆژە ببین و ئەو ناخۆشی و نەهامەتیانە لەبیر نەکەن کە بەسەر کورداتۆ لە شاری کەرکووک.